لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گرتنەبەری ڕێو شوێنی توند بەرامبەری و داخستنی سنوورەکان و چالاکیە هەمەجۆرەکان ئەو پەتایی کردە تاقیکردنەوەیەکی گەورە بۆ جیهانگیری و ئەو فەلسەفانی لە دوای جەنگی جیهانی دووەم سەپێنران وەک بازاڕی ئازادی بازرگانی و بێلایەنی دەوڵەت لە چالەکی ئابوووریەکاندا کەچی ئەو کۆمەڵگانەی تووشی کۆرۆنا بوون ئێستا لە ترس و شۆکی ئەو پەتایەدا دەژین و داهاتوو بە تاریک دەبینن. لە دیمانەی لەگەڵ پێگەی ئەمریکی تروس ئۆتدا بیرمەند و زانای زمانەوانی ناعۆم چۆمسکی مامۆستای زمانی پەیمانگای ماسۆچۆستس بۆ تەکنەلۆژیا و وەرگری خەڵاتی زانکۆی ئاریزۆنا و نووسەری زیاتر لە 120 کتێب و هەزاران وتار دەڵێت سەرمایەداری لیبراڵی نوێ لە پشتی ئەو کارنامە شکست خواردووی ویلایەتە یەکگرتووەکانەوەیە لەگەڵ پەتای کۆرۆنادا. چۆمسکی جەخت لەوە دەکاتەوە کە پەتاکە بەر لە دەرکەوتنی بۆ ماوەیەکی زۆر چاوەڕوان بوو بەڵام کردەی پشتگیرانە بۆ ئەو قەیرانە بەهۆی پێداویستی قورسی سیستمی سەرمایەداریەوە نەگیرایە بەر چونکە ئەو سیستمە بەلایەوە گرنگ نییە ڕێگە لە تراژیدیاکانی داهاتوو بگرێت چونکە وە قازانجی ئابووری تێدا نییە. ناوبراو کە بەڕەخنەگرێکی جددی سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی دەناسرێت و ئەوەی ڕوودەدات بە لیبراڵیەتی درڕندەی ناودەبات. هەر بۆیە کارنامەی ویلایەتە یەکگرتووەکان لە وەڵامدانەوەی قەیرانەکاندا بە خراپترین لە قەڵەم دەدات چونکە لە دوای بڵاوبوونەوەی پەتای سارس لە ساڵی 2003دا کاتەکە گونجاو بوود بۆ دانانی سیستمی بەرگری خێرا و وەرگرتنی ئامادەی بۆ هەر پەتایەک چونکە چۆمسکی بڕوای وایە تێگەشتنی زانستی بەس نییە و دەبێت کەسێ هەبێت تۆپەکە وەرگرێت و یاری پێ بکات. ئەوەش بە تەواوی سڕاوەتەوە چونکە نەخۆشی کۆمەڵایەتی و ئابووری هاوچەرخ خۆی سەپاندووە. چۆمسکی دەڵێت ئاماژەکانی بازار ڕوون بوو. قازانجی لەوەدا نەبوو کە ڕێگری لە کارەساتی داهاتوو بکرێت. حکومەت دەیتوانی ڕێگری بکات بەڵام ئەوە قەدەغەیە چونکە حکومەت لە سیستمی سەرمایەداریدا بۆ خۆی گرفتەکەیە چونکە بەپێی ئەوە دەبێت کردەی بەرەمێنانی بڕیار بە تەواوی بدرێتە دەستی جیهانی کارەوە. ئەوەش بەو شێوەیە نەخشەی بۆ دانراوە کە پەیوەندی بە ڕێگران و قازانج و بەرژەوەندی تایبەتەوە هەبێت. لەناو ئەوانەشدا کەس گرنگی بە بەرژەوەندی گشتی نادات. ناوبراو باسی قوڵی نەخۆشیەکانی سەرمایەداری دەکات کە هۆکارە بۆ ئەو تراژیدیا دراماتیکیە کە ئامێری هەناسەدانی دەستکرد وەکو پێداویستێکی بنەڕەتی پەتاکە بوونی نییە. بەوتەی ناوبرا وەزارەتی تەندروستی ئەمریکا ئاگاداری بابەتەکە بوو بەر لە بڵاوبوونەوەی پەتاکە کەچی لەگەڵ کۆمپانیایەکی بچووکدا گرێبەستی دروستکردنی ئەو ئامێرەی واژۆ کرد بۆ ئەوەی تێچوونی بەرهەمهێنانی زۆر نەبێت. ناعۆم چۆمسکی لەبارەی لیبراڵیەتەوە ئاماژە بە بۆچوونی بیرمەندی ئابووری و هەڵگیری خەڵاتی نۆبڵ میلتۆن فریدمان دەکات کە ئامانجی بەڕێوەبەری کۆمپانیاکان کەڵەکەکردنی قازانجە. هەر دەرچوونێک لەو پابەندیە بنەماکانی ژیانی سەرمایەداری وێران دەکات. بۆیە بڕوای وایە ئەوانەی دەیانوێت لە سەرکەلاوەی قەیرانەکەی ئێستا کۆمەڵگەیەک بینا بکەنەوە بۆ ژیان دەست بدات پێویستە وەڵامی بانگەشەکەی مێژوونووس فیگای براسات بدەنەوە کە دەڵێت کاروبارەکان ناگەڕێنەوە بۆ سروشتی پێشویان چونکە دۆخی سروشتی پێشویان بۆ خۆی بریتیە لە کێشە و گرفتەکە.